پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکەی فەرموو تووڕە مەبە. بۆ فەرمی تووڕە مەبە؟ چونکە کۆتایی تووڕەبوون زەلیلیە، سەرشۆڕیە، داماویە. ئێستا چەندەها کەسێ لە سژنەکانە بەهۆی تووڕەیەوە کارەسات لە دەستی ڕووی داوە، لە سجنایە یا خۆی شاردێتەوە قاچاخە، زەلیل و داماوە، ناوێرێ خۆی دەرخات، ئەڵێ ئەمە کە ڕجال لەمەکە ئەکا ڕجال لەوەکەکە بۆ خاتری خوا بە فڵان کەس بڵێن کە سوکاری کوژراوەکە بەشک و سڵحم لەگەڵا بکەن. ئەمە قارەمانێکی تۆ بوو، پاڵەوانێکی تۆ بوو. ئەڵێ قسەی کوردەواری هەیە، ئەڵێ پیاوی دەستماچکەر پیاوی پێ ناکوژرێ. مادەم من دەستماچکەرم ئەبێ بەیانی هەر دەستی ماچکەم، کورم مەمنون ئەڵێ قاچ و دەستی ماچەکەم بە سڵحم لەگەڵا بکە، ئەوژەڵێ نایکەم. ئەمە زەلیلیە، تووڕەبوون سەرنجامەکەی زەلیلی و داماوی و قوربەسەریە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی پاڵەوان کێیە؟ فەرمیان ئەو کەسەیە هیچ کەسێک ناتوانێت لەگەڵیا زۆران بگرێ، ناتوانێت بەرامبەری بوەستێ، ئەو پاڵەوانە. فەرمی نەخێر، پاڵەوانەوە نییە، ئەوە پاڵەوان نییە، پاڵەوان ئەو کەسەیە، ئەو کەسە نییە کە کەس ناتوانێت بەرامبەری بوەستێ، ئەو کەسەیە لە کاتی تووڕەبوونا خۆی دەگرێت، بێدەنگ نەبێ خۆی دەگرێت. ئەو پاڵەوانە، ئەو پاڵەوانە کە تووڕە نابێ خەڵ ناکوژێ، ئەو پاڵەوان نییە خەڵکە کوژێ و دەستی خەڵ ماچەکە قاچی خەڵ ماچەکە بەس لێی خۆش بێ، ئەڵێ پێیەکانت ماچەکەم بەس لێم خۆش بە، باوەڕکە گوێم لێ بۆ تێتی هەردوو ژێر پێت بە زمان ئەلیەسمەوە ماچی ئەەکەم بەس لێم خۆش بە، بەس سڵحم لەگەڵا بکە. ئەی بۆ کاتی خۆی خۆت بە پاڵەوان و جوامێرەزانی. تووڕەبوون زەلیلیە، زەلیلی هەم لە دنیا هەم لە قیامەت. خۆ ئەگەر لە دنیاشا لە دەستی کەس و کاری کوژدا و ڕزگارت بێ لە قیامەت زەلیلی، چونکە کەسێکت کوشتۆ خوا زەلیل دەکا و لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسێک کە کوژراوە دێت ئەڵێ خوایە گیان ئەمە بۆچی منی کوشت؟ بە زەلیلی و بە سەرشۆڕی ئاوەستاوە. کەواتە تووڕەبوون زەلیلیە، داماوی ئاگداری خۆت بە. ئەگەر تووڕەبی بەروبوومەکەی بێگومان پێش هەموو کەسێ ناوچاوانی خۆت دەگرێتەوە، نێوچاوانی خۆت دەگرێتەوە تووڕەبوون، باجەکەی پێش هەموو کەسێ خۆت ئەدی. ئەمە شتێکە ئاگداری بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی قیامەتە سەیری کە ئەو کەسێک کە تووڕە بۆ خەڵکی کوشتووە زەلیلە، هەم لە دنیا هەم لە قیامەت. ئەو کەسێک کە خەڵکی کوشتووە، خەڵکی بریندار کردووە، لە خەڵکی داوە زوڵمی لە خەڵکی کردووە، لە دنیا و قیامەت زەلیلە. بەڵام ئەو کەسەی کە ڕق و کینە و تووڕەی خۆی خواردووەتەوە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خەڵکی لە ساحەی مەحشەر وەستاوە، لە سەروی ئەو هەموو خەڵکەوە خوای گەورە بانگی کەسێک دەکات. بۆچی بانگی دەکات؟ ئەو هەموو خەڵکە وەستاوە لە ساحەی مەحشەرە بە چەندەها ملیۆن و ملیار خەڵک. خوای گەورە کەسێک بانگ دەکات دەفەرمی ئەمانە هەمووی حۆریە، حۆری بەهەشت، بە کەیفی خۆت لەم حۆریانە هەڵبژێرە، دانەیەک تەوێت، زیاتر تەوێت، چەندێک تەوێت، بۆ خۆت هەڵیبژێرە. بۆچی هەڵیبژێرێ؟ لەبەر ئەوەی تۆ لە دنیادا تووڕەیی خۆت خواردەوە بەرامبەر بە کەسێک کە ئەتوانی تۆڵەی لێ بکەیتەوە، ئەتوانی حەقی لێ بسێنی، بەڵام ڕق و کینە و تۆڵەی خۆت خواردەوە لەبەر خاتری من وازت لێهێنا، لە کاتێکە دەسەڵاتیشت بەسەریا هەبوو، لەبەرەوە پاداشتەکەی تۆ ئەوەیە ئەم خێزانانە بە کەیفی خۆ چەند خێزان دەبی خۆت هەڵیبژێرە. جاخۆ لە دنیادا کەسێک لە ئێ بە کۆمەڵی جوان ئافرەتی جوان و شۆخ و شەنگی بۆ دابرێن بڵێن فڵان کەس پیاوەکە کوژی یا و ئافرەتانە هەڵەبژێرێ، وەڵا ئافرەتەکان هەڵەبژێرن، لەوانەیە تووڕەیەکەی یەکسەر کۆتایی پێبێنێ. ئەی ئەگەر بە حۆریەکانی بەهەشت بێ، جا کەواتە تۆ پێت خۆشە زەلیل بی یا سەربەرز بی لە ساحەی مەحشەردا. تووڕە مەبە، ڕقی خۆت تووڕەیی خۆت بخۆرەوە، بە ئیزنی خوا سەربەرز و سەرفراز دەبیت.